دوای چەند ڕۆژێک لە تێکچوونی دۆخی ناوشاری ڕانیە و داخستنی بازاڕەکان بەهۆی گرژێ و ئاڵۆزەکانی ناوخۆ پیشاندانەکانەوە جارێکتر دۆخی ڕانیە بەرەو ئاسایی بوونەوە ڕۆشت. کاسبکاران دەڵێن پێویستە خۆپیشاندان بە شێوەیەکی هێمنانە بەڕێوە بچێت بۆ ئەوەی کاریگەری لەسەر بازاڕ و ئارامی دروست نەکات. ئێستا زۆر چاکە بازار ئاسایی بۆتەوە، خەڵکەکەش تێگەیشتووە خۆپیشاندان مافیڕاوی هەموو کەسێکە هەموو عالەم هەموو شوێنی خۆپیشاندان کراوە، بەڵام خۆپیشاندان نابێت و دام و دەستگا و هیچ شتێکی نەیەڵی هەمووی بشکێنی. خۆپیشاندان لەوەتی ئەو خۆپیشاندانەوە بازار زۆر کەس بووە، بازار زۆر خراپ بوو، بازار داخرا بوو، 5 ڕۆژ بوو ئێمە بازارمان داخرا بوو، دوکانەکان هەمووی داخرا بوون، ئەو دوکاندارانە هەمووی کرێ دەدات، مەسرفی هەیە، بۆیە پێویستە خۆپیشاندان بە شێوازێکی ئاشتیانە بێ نەکتونتیژی سوتاندنی هەر دایرەیەکی حکومی زەرەدا لە خودی خۆمان، چونکە هەر دایرێکی حکومی هەموو بەڵگەنامە ڕسمیەکانی خۆمان تێدایە. قایمقامی قەزای ڕانیە بە کورسات نیوزی ڕاگەیاند ماوەی 2 ڕۆژە ئارامی گەڕاوەتەوە بۆ سنوورەکە و دۆخی ناوشاری ڕانیا ئاسایی بۆتەوە. ناوشار لە دوێنەوە ئارامە و ئومێد دەکەین ئارامتر بێ و ئێمەش هەوڵی ئەوە بدەین کە هەموو هێزە ئەمنیانی کە لە دەرەوەی شار هاتووە بگەڕێنینەوە شوێنی خۆیان و ئەمن و ئاسایش بخینەوە دەستی پۆلیس و ئاسایش و چالاکیە مەدەنیەکان و لە دوێنێشەوە ئێمە پۆلیسمان گەڕاندۆتەوە بۆ ناو بازار بۆ پاراستنی ئەمنیەتی ناو بازار و سەر و ماڵی کاسبکاران. بەهۆی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو لە قەزای ڕانیا سوتاندنی بارەگای بەشێک لە حزبەکان و لێکەوتنەوەی توند و تیژی دۆخی قەزاکە نائارامی بەخۆیەوە بینی و بازاڕەکان داخرابوون. لە ئێستاشدا ئارامی گەڕاوەتەوە بۆ سنوورەکە و دۆخی ناوشار ئاسایی بۆتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.